بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی پێم خۆشحاڵم لە بەرنمەیەکی گفتوگۆ بەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆی کە قسە لەسەر ئەنجامی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەین بە میوانداری زۆر بەڕێز عەبدولستار مەجید کاندیدی هەڵبژێرراو لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ئەنجومەنی سەرکردایەتی بە دەنگی یەکەمی کۆنگرە. کاک عەبدولستار بەخێر بێت. سلام دیاخۆ کازەلات موفق بیاخۆ. کۆنگرەیەکی چۆن بوو؟ چونکە لیژنەکە ڕایگەیاند کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو. ئەمە بەسە بەزەوەی کە لێگەڕێن یا هێشتا قسەی زۆر هەڵدەگرێت کە باز لە سەرکەوتنەکانی کۆنگرە بکەین. بەڵێ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشحاڵم بە دیداری بەڕێزتان و لە ڕێگەی ئێوەشەوە خۆشحاڵم بە دیداری بینەرانی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس. بینەرانی کەناڵی پەیام. دەستخۆشیم هەیە بۆ هەموو لایەکتان بە تایبەتی تۆڕی میدیایی کۆمەڵ ئەوە لێرم دەنا خەڵکیش مادوو بەڵام ئێوە بە تایبەت ینی مادوو بوون لەم دوو ڕۆژەی کۆنگرە ئەرچی زۆرتان بینیوە و زەحمەتی زۆرتان کێشاوە. زۆر سپاس. دەستان خۆش بیاخوە. وەڵاهی کۆنگرە خۆی کۆنگرە کە دەگیرێ کە وەک لە پێڕێوی نێوخۆی پێشووی کۆمەڵی ئیسلامی داهات بوو 4 ساڵ جارێک ئێمە کۆنگرەی خۆمان دەبەستین کەواتە لە نێوان ئەم کۆنگرە و تا کۆنگرەیەکی کە ئینجا ڕەنگە هەموو ئامانج و هەموو ئەنجامەکانی دەتوانم بڵێم کۆنگرە و بڕیار و ڕاستپاردەکان و گۆڕانکاریەکانی ناو کۆنگرە بێتە دی یا ببینرێ مەرجنی هەموو ئەنجامەکانی بێتە دی و مەرجنی هەموو ئامانجەکانیشی بێتە دی. بەڵام ینی ئەوە نییە کە ئێمە ئەمڕۆ ئێستا سعات دەوری نزیک 8 کۆنگرێتەوە بوو بسمیلا بڵێن زۆر باش بوو زۆر هەنگاوی گەورەنرا زۆر سەرکەوتوو بوو بۆ مانایینە بەڕاستی وا تێدەگەم کۆنگرە ینی هەم چاو بە خۆداگێڕانەوەیەکی ئەو قۆناغی ڕابردوومانە و هەم بەرنامەدانان و خۆ ئامادەکردنە بۆ 4 ساڵی ئایندەشمان لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی کاری حزبیمانەوە لە ڕووی کاری سیاسیمانەوە لە ڕووی کاری ڕێکخراوەیمانەوە لە ڕووی پەیوەندیەکانی ناوە پەیوەندیەکانی دەرەوەمان چۆنیەتی خۆ ئامادەکردن بۆ ئەم بارودۆخانی ئێستاکە لە گۆڕەپانی هەرێمی کوردستان و عێراق دەگوزارێن. بۆیە من لەم ڕۆوە کە کۆنگرە ئەو بەرنامەی کە دای نابوو و لیژنەی ئامادەکاری کۆنگرە و دوای لیژنەی بەڕێوەبردننی کۆنگرە بەڵێ لەم ڕۆوە جێبەجێکردنی بەرنامەکان بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێکراوە و ئەو ئومێد دەکەم ئیشاڵڵا ئەو گۆڕانکاریانەی کە کراویشە لە هۆڵی کۆنگرە بە تایبەتەوە کە پەیوەندی بە پەیڕەوی نێوخۆی کۆنگرەوە بڵێن کۆمەڵی ئێستا دادگەری کوردستانەوە هەیە پێی دەچێت تا زمانمان ڕابێ بڵێن وڵا ئاساییە پێگومان پێی دەچێت ناوێکی تازەیە بۆ ئێمە بۆ هەموو لایەک خوا بە خێری بژێڕی خوای تەعالا بەرەکەتی تێخا ئینشاءڵڵا. زانمە بەسمەوەیە ئەو بەرنامەیە کە دانراو بە تایبەتی ئەوە کە پەیوەندی بە پەیڕەوی نێوخۆی کۆمەڵی ئیسلامیەوە هەبووە لە ڕابردوو ئێستا پێڕەوەکە دەگۆڕ دەبێتە کۆمەڵی دادگەری کوردستان دیارە کۆمەڵی گۆڕانکاری کراوە و لە هەمان کاتدا سەرکردایەتێکی نوێش هەڵبژێردراوەتەوە بۆ کۆمەڵی ئیسلام کۆمەڵی دادگەری کوردستان. ئەم سەرکردایەتیە پێم وایە لەم قۆناغەی ئاهیندەمان ئەرچی قورسە. یەکەم لەبەرەوەی بارودۆخی هەرێمی کوردستان زۆر بە قۆناغێکی سەخت و هەستیار و تا بڵێ خراپدا تێدەپەڕێ لە ڕووی ئابووری ژیان گوزەرانی خەڵک زۆر خراپە. لە ڕووی سیاسی پەیوەندی نێوان حیزب و لایەنەکانی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لە ئاڵۆزیدا و پەیوەندیەکانی لایەنەکانی هەرێمی کوردستان پەیوەندی ئاسایی نین و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دیکە دەتوان بڵێن بە حاڵەتێکی ئاسایی یا بە حاڵەتی باش تێناپەڕێ. بۆیە ئەو سەرکردایەتیەی ئێستای کۆمەڵی داگەری کوردستان مامەڵە لەگەڵ ئەم واقعی هەرێمی کوردستان دەکات کە خەڵک بەگشتی ژیانی خراپە و واقع سیاسەکەش واقعی ئابووری هەرێمی کوردستانش خراپە و زۆریش خراپە. بۆیە ئەرکێکی قورس کەوتە سەر ئەم سەرکردایەتی کە ئێستا هەڵبژێردراوە بۆ 4 ساڵی ئایندەی
ئەم حیزبە. دومیان کۆمەڵی ئیسلامی بە تێڕوانینی خۆمان و بە خوێندنەوەی خۆمان و هەڵسەنگاندنی خەڵکی دیکەش غەیری خۆمان کۆمەڵی ئیسلامی دەتوانم بڵێم بۆتە زیاتر جێگەی ئومێدی خەڵک و خەڵک ئومێد و ئاواتی ڕەنگە زۆر وە ئیوا هەیە گەورەی لەسەر کۆمەڵی دادگەری کوردستان هەڵچینی بێ. کەواتە لێرەدا ئەرچی ئێمە دیسان زیاتر قورس دەبێتە 2000 قورسایی دەکەوتە سەرشانی ئەو سەرکردایەتی هەڵبژێردراوە. بۆیە لەم دوو ڕۆوە ئێمە دیارە دەبێت بۆ لەمە دووە ئەو سەرکردایەتیەوە بە هاوکاری کادر و ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی خۆی بۆ ئەم دوو حاڵەتە حازرکە و باشیش خۆی بۆ حازرکە. وەکو باسم کرد کە ئەم واقعە هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە بەم شێوەیە بەڕێوە ناچێ و بەم شێوەیە بەردەوام نابێ. هەرکێشی قورس دەکەوێت سەرشانی ئەم سەرکردایەتیە کە چی بکە و چۆن بکە و لە هەمان کادا کە خەڵکێک متمانەی زیاتری بە کۆمەڵی ئیسلامی بێ و خەڵک زیاتر ئومێدی بە کۆمەڵی ئیسلامی بێ کە ئێستا دیارە کۆمەڵی داگەری کوردستانە بەڕاستی دەبێت ئەو سەرکردایەتیە مشوری زیاتر بخوا ئەرچی قورستر دەبێ و دەبێت داری بکە کە کامە هەنگاو و پێ لە کوێ دابنێ قازانجە بۆ ئەم خەڵکو جەماوەر و بۆ ئەم واقعە هەرێمی کوردستان کە پێدا تێدەپەڕێت. زۆر باشە کاکسەر دەمێ بێمە سەر بابەتی گۆڕینی هەمناوی ئەمیر بۆ سەرۆک و هەم کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ کۆمەڵی دادگەری کوردستان چونکە دیارەمە ئێستا کاردانەوەکەی لە میدیاکان و لە ناو خەڵکدا بەرەبەرە دەگەڕێتەوە بۆمان نەتایجەکانی کە هەندێک خەڵک بە لاینی ئیجابی سێری دەکەن و هەندێکیش ڕەخنەیان هەیە و هەندێک لەوانە باوەڕیان وایە ڕاستە ڕەنگە گۆڕینی ناو لە ئیسلامیەکە پێمانەوە لە سەبابتە دینیەکان نەبوو بێت بەڵام دوجار شکۆیەکی تایبەتی هەبوو بە پاشگیری ئیسلامی بە کۆمەڵەوە. دەمەوێت بزانم بۆچی ئەمەتان گۆڕی وایە کە ناوی کۆمەڵی ئیسلامیتان کردو بە کۆمەڵی دادگەری لەو مەبادیانەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەیەی هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ من دەمەوێت سەرەتا ئەوە ڕوونکەمەوە کە بەپێی پێڕەوی نێوخۆ و هەموو ئەندامانی کۆنگرەش بەپێی ئەو بەڵێنەی کە لە هۆڵی کۆنگرە دامان ئێمە بڕیارمان داوە کە هەموو کاروبارەکانی ناو کۆنگرە و ئەو بڕگە و بابەتانی کە دەخرێنە بەرباس و لێکۆڵینەوە و گفتوگۆ لە هۆڵی کۆنگرە دوجار دوای ئەوەی کە گفتوگۆی تێر و تەسەر و باشی سە دەکرێت بەپێی بابەتەکە بابەتی وا هەیە گفتوگۆی زیاتر هەڵدەگرێت بەپێی بابەتەکە ئێمە دەیخینە دەنگدان و هەموو لایەکشمان بڕیارمان دابوو کە بە زۆرینە پابەند بین. ئەوە ئەم پرەنسیپە نەکرد بۆ کۆنگرێمە لە ئەم پرەنسیپەی پابەندبوون بە زۆرینە لە هەموو ئۆرگان و لە هەموو دامەزاوە و دام دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو پیادە کراوە. بەڵام دەرفەتی مشتومڕی تیا دەدرێت؟ بەڵێ بێگومان بەپێی بابەتەکە بابەت هەبووە دە کەس قسەی لەسەر کردووە بەڵام بابەت هەبووە 50 کەس قسەی لەسەر کردووە. بۆ نمونە بابەتی ناوی کۆمەڵی ئیسلامی کە ئەمە بگۆڕدرێ وەکو خۆی بمێنێتەوە ئەمڕۆ ینی ئەندامێکی زۆری کۆنگرە قسەیان لەسەر کردووە چونکە ئەمە ینی بابەتێکی گرنگ بووە و گۆڕانکاری تێدا دەکرا پەیوەندی بە ناوی ئەم جەمعەوە هەیە کە لە 2001ەوە خۆی ڕاگەیاندووە خەباتی کردووە چەندی هەوراز و شێو بینیوە لە پێناو گەیشتن بە ئامانجەکان و ئاوەتەکانمان خەڵک شەهید بووە خەڵک بریندار بووە خەڵک دەربەدەر بووە خەڵک زیانی مادی معنەی زۆر پێکەوتووە بۆ ئێمە دەرفەتی زۆر بڵێن زیاتر دراوە لەم بابەتەوە بابەتی دیکە هەبوو ڕەنگە کەمتر. ئێمە دوای گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بڕیارمان وایە وەکو پرەنسیپێکە پابەند دەبین بە زۆرینەوە. سەبارەت بە ناوی کۆمەڵی ئیسلامی کە گۆڕدرا بۆ کۆمەڵی دادگەری کوردستان ئەو ناوە ئێمە دەمێکە لە نێو خۆماندا ئێمە قسەمان لەسەر کردووە بە شێوەیەکی فەرمی و نافەرمی لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ڕابردووە لە سەرکردایەتیەکەی
لە ئەنجومەنی سیاسی نەکرد ئەم کۆنگرە لە کۆنگرەکەی ڕابردووش وەرە هە لە سەرتاوەش بەڕاستی هۆکاریش هەیە بەڕاستی بۆ گۆڕینی بڵێن هەموارکردی ناوەکەی چکەمە هەموارمان کردووە هەموو بە تەواوی نەگۆڕاوە تەنها وشەیەشی گۆڕاوە ئەمە بۆچی کاک زەلال زۆر بەڕاستی باس کراوە هەردوو دیوی هەیە ئیجابیەتەکانی ئەم گۆڕانکاریە و سلبیاتەکانی ئەم گۆڕانکاریە هەردوو دیوی هەیە ئیجابیەتەکانی چین وەڵام من دەتوانم بڵێم هەندێک قەناعەت کە من بۆ خۆم هەمە ینی ڕەنگە برایەکی خوشیکی بێ لێردا بنشی ڕەنگە زیاتیش بڵێ بۆ سلبیاتەکانی شەروایە بەتەکیت بەڵام من هەوڵ دەدەم بێنی بە شێوەیەکی هاوسەنگ باسی کەم یەکەم ئمە زۆر لەو کۆمەلگای ئاوا ڕوبڕووی خەڵکێک بووینەوە کە موسڵمانە وەکو ئێمە ڕووی لە قیبلێ و ئەهلی مزگەوت و ئەهلی عیبادەتە گوتێتی کاکە بۆ خۆ مەسەن هەر ئێوە ئیسلامی خۆی مەش ئیسلامی ینی وەک بڵێ بەلای خەڵکێکەوە ئێمە ئەو ناوەمان ناوی ئیسلامی بوونمان تاپۆ کردێ لەسەر خۆمان و ئێمە ئیسلامین و غەیری ئێمەش نائیسلامیە کە دیارە ئەمە ئەگەر تەفسیرەکەی ئەو کەسە هەڵەش بێ بەڵام ینی خەڵک خوێندنەوەی وایە بۆ ئەم پێم وایە لەمێژەوەمان باس کردو کە کاکە ئێمە با ناوێک بێ ئێمە و خەڵک هەموو تێدا ئاسایی بێیانی خەڵک نەڵێ کاکە تو خۆت لە من جیا کردەوە یا بڵێ کاکە من وەکتون پێ ناکرێ زۆر جاروە بۆ خەڵک وتێتی کاکە والله هي من يوم خوش دبي ايوا بخرشي باشن ايوا خرشي تساكن بهالويسن دسوسن بس بخواي اوك ايوا مثلا او اسلامي بمعنى كتب بابندي بهمو مبادئ و اركو واجباتكاني مسلماتي واسلامتي وخوتان بدو دغن لهمو او كقدغه كراوكان وحرام كان امن او وردكاري مكو يبيناكري بون منا ئەنم پێم هەست کراوە کە پەردێ و حیجابێک لە نێوان ئێمە و لە نێوان خەڵکشکە دروست بوو بێ ینی ئەویش مسلمانە و ئەمیش مسلمان مەرجیش نییە بەڕاستی مە خۆ زۆر ئەومان گوتوتەوە نەک ئێستا بیڵێن ئێستاش دەیڵێنەوە مەرج نییە ئەوەی کە ئێستا لەگەڵ کۆمەڵی دادگەری کوردستانە یا با بڵێن باس پێشم کە کۆمەڵی ئیسلامی بکەم مەرج نییە کە لە کۆمەڵی ئیسلامی بووە لە ڕابردوودا لە خەڵکیکە باشتر بێ مسلمانتر بوو بێ دەستۆستر بوو بۆ دین و بۆ مسلمانان و بۆ ئەم خەڵک وڵاتە لە ڕەنگە واش نییە ئەم کۆمەلگایە کەسی باشتری لەو خەڵکی تێدا نەبێ ڕەنگە خەڵک بێ لەم کۆمەلگایە و ئیسلامیش نییە و بەمانەوە کە لەگەڵ کۆمەڵی و جەماعەت و حرەکەتێکی ئیسلامی نییە بەس مسلمانی زۆر لە ڕەنگە ئێمە باشتر بێ و ڕەنگە لای خواتە زۆر خۆشەویست مەحبوبیش بێ نازانی بۆ ئەمە گوتمان بەڕاستی ئەمە یەشێک لە هۆکارەکان هۆکارێکی کە خەڵکێکی ئەوەی کە جیا لەو خەڵکە محافزکاری ینی ئەوەی کەوکو باسم کرد خەڵکێکی دی هەیە پێی خۆشە هاوکاری کۆمەڵی ئیسلامی بێ پێی خۆشە پاڵپشت بێ ینی بۆ کۆمەڵی ئیسلامی بەس من ڕابردوو بە باسیەوە دەکەم پێی خۆش بووە و حەزی کردووە بە شێو لە شێوەکان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بێ بەس ئەو ڕەنگە ئەم ناوی ئیسلامی بوونە کەوکو باسم کرد پێی وابوو بێ کە ئەمە ڕێگرێکە بۆ ئەو وە ڕەنگە لە هێندێک بە شێوشی گشتی دەڵێم دەنا بەڕاستی بە تایبەتی نا ڕەنگە لە هێندێک پەیوەندی فەرمی و سیاسی و دیبلۆماسیەکاندا لەوانەیە ئەم ناوە ئەندازەیەک ڕێگر بوو بێت لە علاقاتی دیبلۆماسی و علاقاتی سیاسی و دروستکردنی علاقاتێکی باشی دیبلۆماسی و سیاسی لەگەڵ بە تایبەتی جیهانی دەرەوە ینی زیاتر لە ئەوانەی کە لە قونسوڵاتی و سەفارەتەکانی کە لە عێراق وەریم کوردستان من چ لەگە وڵاتانی دەرەوە بەڵام ئەمە ناڵێم چۆن بخۆم ئەزمون نییە بەڕاستی ناڵێم ئەمە ینی 100% ئاوایە چونکە باباسی ئەوش بکەم وڵاتانی زلی هێز وڵاتانی دنیا ئەوەی ئەمڕۆ کە تەحەکوم بە دنیا و وڵاتان و خەڵک و سیاست و دنیاوە دەکەن ئەم پێم وایە
بەشی زۆری تعامل لەگەڵ ناوەڕۆک و لەگەڵ بەرنامە و لەگەڵ هێندەش بیاگانین کە نەزانن ناوەڕۆک چۆن لەگەڵ ناوەڕۆک و استراتیژێت و هەڵوێستەکانی ئەو لایەنە و ئەو ڕێکخراوە دەکەن نەک لەگەڵ ناوەکەی باشە ئێمە بواماندانە بڵێن فەرزەن ئەو باسی ڕەنگەوە هاتمە تەقریبا توزە باسی لواتەکەشەوە ئێمە واماندانە مەسەرەن ئێمە ئەو ئێستا کردمان بە کۆمەڵی دادگەری کوردستان بەڵام ئایا ئێمە پابەندین بە هەڵوێستە ئیسلامیەکانی خۆمانەوە پابەندین بە مەبادیەکانی ئیسلامی پابەندین بە ڕوحی قورئان و شەریعەتەوە لە هەڵوێستمان لە مامەڵەمان لە هەسوو کەوتمان ینی ئەگەر ئێمە ئەوەکو ئەمڕۆ لە کۆنگرێ باس کراوە و جەنابی مامۆستا عەلی باپیر باسی کردووە ئێمە ئەگەر بەڕاستی ئەو مەبادیئانە ئەو قەناعەتانە ئەو هەڵوێستانە تۆخ نەکەینەوە لێیزان نەکەین کەمی ناکەین کەواتە ئەگەر لەگەر مەبەستم ئەوە بۆ زیاتر بۆ جیهانی دەرەوەیە وڵاتانەی کە خەڵکی باز دەکە ئەگەر ئەمە پێوەەر بێ کە هەر ناو پێوەەر بێت تەبان تەمەشای ناوەڕۆک نەکات و ینی ئەم لەمەدا نابێت قەت کێشەیەکت هەبێت نابێت قەت گرفتێکت هەبێت نە ئەم لێرەوە دێڵێن بە هەموو ئەندامان و هەموو ینی خەڵکی کوردستانیش بیزانێ کە ئێمە هەر خاوەنی مەبادیەکانی خۆمان هەر خاوەنی هەڵوێستەکانی خۆمان دەبین و لەوانەیە دیسان ئەگەر سبەینێ بۆ من هەڵوێستێک لەوانەیە بەلای تورکیاوە پەسەند نەبێ یا بەلای ئێرانەوە پەسەند نەبێ یا بەلای ئەمریکاوە پەسەند نەبێ یا بەلای فەڕەنسا و بەریتانیا پەسەند نەبێ ئەو ڕەنگە هە تەعامل لەگەڵ نەکا و ڕەنگە هەڵوێستی بەرامبەرت هەبێ ینی ئەو کاتی دەڵێن چی بۆیە ئەمە هەردوو دیوی هەیە بە حەقیقەت لەم خەزێدا ینی وەکو باسم کرد هێندێ جار بەڵێ کێشە بووە گرفت دروست کردە بۆ خەڵکێکمان بەڵام ئەوەش هەیە ئەمن پێم وایە خاڵێکی کە ئەمن یەک لە بارخم ئەو قەناعەتەم هەبوو ئەمەیان بێزگە لە خاڵی یەکەمیان و ئەمەشیان کاجەلال ئەم بۆ خۆم دەرێن بەڕاستی زۆر جار ینی هەڵوێستی ئێمە یا تاکە کەسێکمان یا لەوانەیە دەستگایەکمان ئۆرگانێکمان ئێمە یا هەر حزبێکی کە کاتێک کە ناوی ئیسلامی لەسەرە بەڕاستی ئەگەر هەڵوێستەکەی پێچەوانەی ئیسلام و پێچەوانەی مەبادی و پێچەوانەی ڕوحی شەریعەت بێ زۆر لەسەر ئیسلامیش زۆر لەسەر ئیسلام حساب دەکرێت ینی اینجا بەسەر زۆر زاگوتە ینی خەڵک گوتی کاکە وەڵای ئەگەر ئیسلامەتی ئەوا بێ قەت نایکەم نامێ و ئیسلامەتیم ناوێ اینجا ئێمە بووین بە مایە ئەوەی مەبەست ئێمە مەرزنێک ینی کۆمەڵی ئیسلامی ڕابردوویە ڕەنگە حزب ڕەنگە خەڵک ڕەنگە ئەوانەی کە بە ناوی ئیسلام و کاریان کرد و ناوی ئیسلامیان لەسەر بوو بەڵام هەڵوێست و هەسوو کەوتەکانیان پێچەوانەی ئیسلام بوو بێ بووە خاڵی ڕەشیان زۆر هێنابێتە سەر ئیسلام لەم ڕوانەوە حەقەتەن ئەمن یەک لەبارە خۆم بەنسبەت خۆم دەیڵێم ئەمن بەڕاستی لەوەداش ینی شەرم دەکەم ئەو ناوم لەسەر بێ و هێندێک هەڵوێست و هێندێک مامەڵە و هێندێک کردەوە بکەم کە ینی لەگەڵ ڕوحی ئەم شەریعەتە نەگونجێ و بەسەر ئیسلام دابەشکێتەوە ئەمن بەڕاستی هەزار جار لەوە بەریم پێم ناخۆشە بۆیە بەم پێمە لەم ڕۆژەوە ئەوەیە تەبان لە ڕووی ڕەنگە باسی سلبیات کرا کاک زەلال سلبیاتی ئەمام پێم وایە بۆ ناو خەڵک و کۆمەلگای ئێمە ئەندازەیەک دەبێ ئێمە ماندوو بین هەتا ئەمە بۆ خەڵک ڕوون دەکەینەوە کە کاکە ناوەڕۆک پەیوەندی بە ناوەوە نییە یعنی ئەگەر ناوت هەر شتێک گرنگ ناوەڕۆکەکەت چییە گرنگ بەرنامەکە چییە گرنگ استراتیژەتی چیە بۆ کارکردن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خەڵک و کۆمەلگاوە لە ڕووی عیبادەت و تاعەت و عەقیدە و بیر و باوەڕەوە گرنگ ئەتوو چۆن تەماشای ئەم قەزانە دەکەی تێڕوانی تو بۆ ئەم بابەتانە چییە بۆ خواناسی بۆ شەریعەت بۆ قورئان بۆ مامەڵەگە خەڵک لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی حکومڕانی چۆن ئەتوو مامەڵە دەکەی کاکە هەڵوێست کاتێک کە دەنوێنی لەسەر چ ئەساس و بنچینێکی ینی چی پێوەرە بۆ هەڵوێستەکانت چی دەکەی بە پێوەر بنەما حەقەتەن ئێمە ینی لەمڕۆ ئێمە دەبێ ماندوو بین و ئارامیش بین و زۆر ئاسایش تەعاملەکە ئەو کۆمەلگای خۆمان بکەن ئەو خەڵکەی خۆمان ئەم جەماوەرە ئیسلامی کە هەیە لە هەرێمی کوردستان بەتایبەت تیان بگەینین حاڵیان بکەین کە کاکە قەزێکی ئێمە ئاوایە ئەم پێم لەمڕۆوە ینی کێشەمان بۆ دروست دەبێ
هەندێک ئێستا پێی وایە خەڵکێک ینی بەتابەتی محافظکار دەڵێ کاکە زاوەڵایە من دڵم بەوانە خۆش بکە ئیسلامی بنەوە ئیسلامی نەمان ئەمە دەبێت بەڵام هەندێک لەوانەی کەم قسانە دەکەن بۆ من هەیە دەڵێ هەر ئیسلامی کەتان پێ بوو ئەویش نەمان لەو سەردەمەش کە ئیسلامی بووین نە لەگەڵمان بووە لە ناومان لە ناویشمان بووە ئایا چۆن وەڵامی و خەڵکە بدەینەوە وەڵا من ئەوە ڕەنگە خەرچێکی بێ هەردوو تەرەفەیە هەردوو نەوعمان هەیەمە بەڵام من ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەوەی کە دڵسۆزە ئەوەی کە خەمخۆرە و ئێمەی خۆشویست و خۆشی دەبین بەهەڵە لێمان تێنەگا باش بۆ ڕوونکەین و باش گوێمان لێ بگیر کە کاکە ئێمە ئەم ناوگۆڕینە مانای ئەوە نیە تو عەقیدە بیر باوەڕی خۆت گۆڕیوە مانای ئەوە نیە کە قەناعەتەکانی خۆت گۆڕی بێ مانای ئەوە نیە کە لە مەبادیەکانی خۆت هات بێ خوارێ مانای ئەوەیە کە تو ئەمڕۆ دوێنێ ئەم ناوەمان بخۆمان لە خۆمانەوە خۆ ناوم بخۆمان لە خۆمان ناوە مامۆستا کرد کە دادگەریش بەشێکە لەوەی کە ئیسلام داوای دەکات بەڵێ بێگومان بەڵام کازەلال ینی ناوی کۆمەڵی ئیسلامی پێشتر ئێمە بزوتنەوەی ئیسلامی بووین بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بووین ئەم ناوانە چێ پەیدای کرد و چێ دایناوە خۆمان خۆ تەنزیل نییە تەنزیل مەبەسمانی خۆ وەحی نییە وانە بەتەکیت خۆمان دەمانناوە یعنی ئەگە بۆن من هەستێتا ئەمە مەسەن بۆن ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بای ینی ئێستا چۆن چی دەبوو ینی هەروەک ئێستا بوو هەروەک ئێستا بوو ینی بمان کردایە بە ئیسلامی دەیانوت بۆ کردان بۆ کردان بە ئیسلامی ینی بەشێکیشی بەڕاستی بەشێکیشی ئەوە حەقیقەتەن نایارە بە تو ڕەنگە چاوی ئێستا ئەوە ڕەنگە کە خەرشێ بڵێ کارێکی باشە خەرشێکی نار هێ دڵ خراپی کرد ئەوە کە دوێنێ دەیگوت کاکە ئێوە هەر خۆتان پێ موسڵمانە هەر ئەوە ئێستا هەیە دەنووسێ دەڵێ کاکە ئەوانش ئەوە تەنەزیانە ئیسلامەتی مسلمانێکی خۆیان کرد دوێنێ ڕخنەوەی لە دەگرتم دەوت کاکە هەر ئەتو خۆت پێ موسڵمانە ئێستا دەم کاکە من ناوێکم هەڵبژاردووە دادگەری ئازادی بەسەرەن بۆ نمونە بۆ من و بۆ تو وەک یەک وایە ئێستا بۆ پێم دەڵێ وەڵات لە مەبادی و لە عەقیدە و بیربار خۆی تەنازولی کردووە زۆر باشە مامۆستا لەسەر ئەم ناوە ڕای جیاواز هەبوو چونکە یەکێک لەو هەڵوێستانەی کە بینیم لە ناو کۆنگرا یەکێک لە بەرپرسانی پێشوو کە زۆر ڕاکەی جیاواز بوو لەوەی کە ناوی ئیسلامی بگۆڕێ بۆ دادگەری بەڵام دوجاریش پابەند بوو بە بڕیاری کۆنگرەوە ینی سەمعی تایع بوو بۆی کە بڕیاری کۆنگرە چی بێ ئەوە بێت وەڵای ئەمە بەرەم ئەوە پرەنسیپێکی ینی بڕاردانە لە پرەنسیپی بڕاردان لە کۆمەڵی ئیسلامی ڕابردوومان و بۆ لەمەوەدا لە کۆمەڵی دادگەری کوردستانیش و لە کۆنگرس هەمان ئەم پرەنسیپە پەیڕەوی کراوە و ینی هەر کامێک لە ئێمە خۆ ئەوەی کە لەو هۆڵەی بووە یان لەگەڵ بووە یا لەگەڵ نەبووە ینی من نەمزانی یەکێکە بێ لەو نێوەندەی بێت وانە بۆ هەردوو ڕێزە گیراون لە لای ئێمە ینی ئەمن ئێستا بۆ من ڕایەکم ڕام جیاواز بوو لەگەڵ بەرادەرێکی خۆم بەس ڕاویش ڕێزە گیراوە و ڕایمیش دەبێت لای ئەو ڕێزە گیراو بێ و لە کۆتاییدا خۆی باشە ئەمن هەر بڵێم حوت هەر بڵێ هەش دەبێت خۆ ینی میکانیزمێکە بێک لای کات و میکانیزمەکەوێت کە بە زۆری نییە زۆرینە کە دەنجی داوە ئەم ناوە بگۆڕ ئێمە هەموو لا پێوە پابەنین ئەگەر برایەکیش خوشکێکیش لە هۆڵی کۆنگرا یا ئێستا لە ئەندامانی کەمان کادیرانی دیکەمان هەوادارانی کۆمەڵی ئیسلامی ئەوانەیە کە دۆستی کۆمەڵی ئیسلامین ئەوانەیە کە پاڵپشت و پشتیوانی کۆمەڵی ئیسلامین ئەگەر ڕخنەشیان هەبێ هەر قبولمانە جوانێ دەگرین لە خزمەتیاندا دەبین بۆیە بەڕاستی ئەم سەرکردایەتی ئێستاوە کادیرەکانی ئێستایی کۆمەڵی دادگەری کوردستان ببێ پشوو فراوانتر بن مادام بەتایبەتی ئەوانەمان کە ڕێیمان لەگەڵ ئەوە بوو بێ کە ئەو ناوەکە بگۆڕدرێ بە کۆمەڵی دادگەری کوردستان دەبێت لە هەمووان زیاتر هەوڵش بدا و زوهدی زیاتریش خەرج بکە کە هێور و ئارامیش بێت لەگەڵ خەڵک قەنەعەتیان پێ بکە کە کاکە ئێمە ئەو هۆکارەکانێتی و ئەمە پێمانە ئەو ئیجابیات و سلبیاتەکانێتی و مەسەلەی ناویش و غەیری ناویش ئەوەی کە بەتایبەتی کە دەکەوێتە لە ڕوش شەرعی و فقهیە و کە دەوێتە بەربابی مەساڵح و مەفاسد کازەلال هیچی نییە بڵێ 100% بەرژەوەندە و یا 100% ئەوە سلبیە خراپە مەسلحەت و مەفسەدەی خۆ دەزانی تەماشا دەکەی مەسەڵەن کامیان ینی باشترە کامیان پێدوایە بەرژەوەندی زیاترە یا سلبیاتی کەمترە ئێمە ئەومان هەڵمان بژاردەتەبان ئەو ناوەش هەروە ینی ئێستا بۆ نمونە ئەمە ناڵم ینی کە لەگەڵ ئەو ناوەمان گۆڕی و ئێستا پۆل خەڵک دێن ناو کۆمەڵی ئیسلامی
بەڵام واژنەی بڵێ وڵا هیچ سوودێکیشی نابێ هەر نامەگۆڕێتەوە هیچ لە واقعەکە ناگۆڕم پێم وایە ئەگەر وەکو باسم کرد بە قەناعەت و مەبادیەکانی خۆمانەوە بەو بەڕاستی هەڵوێستانی کە ئێمە هەمان بۆ تێڕوانینەی کە وەکو باسم کرد بۆ قەزەی دین بۆ قەزەی خەڵک بۆ قەزەی موسڵمانەتی ئیسلامەتی کە هەمان بووە ئەگەر تۆختری نەکەین وەک جاران بین ئەم پێم وایە بێگومان ینی سوودی دەبێ و ئیشاڵڵا قازانجیشی دەبێ و چکەوت هەر لەسەر مەبادی و قەناعەتەکانی خۆت ماوی یعنی مەسا بۆ نمونە با باسکەم تۆزە گورتری کەم کاتزرا گەر زۆر بە خێرایی کاوسەر چکە پرسیتر هەیە بچینە سەر بابەتانە باش وڵات چکە ئەو پرسیان زۆری لە هەمان ڕەنگە پێویستتر بوو بگرنگتر بوو بێ ئێمە پێنج فەرزە نوێژێ دەکەی ئەوەی خوا مەسەرەن بۆی ئاسام کە ڕەنگە سنتەکانی پێش نوێژ و دوانوێژێش بکە بۆ ڕەنگە هەبی مەسەرەن خوا بۆی ئاسام کە بە ڕۆژوو بێ دووشەم پێنجشەممەگیان لە مانگی سێ ڕۆژدا مەسەن یا زیاتر یا کەمتر ئێستا عیبادەتی شخصی باز دەکەم یا قورئان خوێندنی هەیە یا قورئان لەبەرکردنی هەیە یا شەو نوێژی هەیە یا بابێ مەسەر لە دەروی عیبادەتە شخصیەکان چاکەکردن لەگە خەڵکی هەیە بەهانای فەقیر و هەژارانەوە دەچێت دژی ستەم و گەندەڵکارانە ئایا ئێستا بەما ینی کەس دەبێ قەناعەتی وابێ لەگەڵەوە کە ئەو ناوی ئیسلامیە لە کۆمەڵی ئیسلامی کرا بۆ کۆمەڵی داگەری کوردستان لەمانە کەم دەکا تاوانیش نییە ینی هیچ پەیوەندی بەوەوە هەیە یعنی باباشی موسڵمانی هاوسەنگ و پابەند ینی ئەوەی کە تا ئێستا کردوێتی لە عیبادەتانی چه شخصی بێ ئەوەی چ پەیوەندی بە خەڵک و کۆمەلگا و بە سیاسەت و ئابووری ئەوانەوە هەبێ لەگەڵ ئەمە ینی نازانم ینی چ ڕەبتی بەیەکەوە هەیە وەکو باسم کرد بەڕاستی ئەو بۆ هێندێک شتێک کە سەرەتا باسم کرد دووبارەی ناکەمەوە زۆر باشە ئەم پرسیارەژەر پێیوەستە ینی بۆی کە دوایەوەی کە ناوی ئیسلامیەکەت پاشگیری ئیسلامیەکەتان هەڵگرتووە ئایا ئەمە کاریگەری کاتە سەر پەیوەندیەکانتان یا دروستکردنی سبەینێ فراکسیۆنێک هاوپەیمانیەک لیستێک لەگەڵ لایەن ئیسلامیەکانی دیکەیە ئێمە هەر پێشتر کار زەرال خۆمە بۆ نمونە ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکەشتان دەکەنە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە بەیان بەڵێ دەبێت بێگۆڕین ئەوە دەبێت هەموو ئەو شتانێک کە بەناوی کۆمەڵی ئیسلامی و دەبێت دادگەری کوردستان ئەمە یەکسەر لە دوای کۆنگرە جێبەجێیە بەڵێ خۆی ئەگەر دەمێت سەر یەکشتی یاسایەکە لە ڕۆی یاسایەکەیەوە تەبان خۆ دەزانانی ئەو ناوە هەیە لە عێراق مەسەن لە هەرێمی کوردستان نابێت ناوێشکە ئاوا هەبێ کەمە پێمان وەکو پرسیار کراوە لە ڕۆی یاسایەکەوە ئەو ناوە نییە چکە بۆ بێگومان ئەم ناوە هەبێ بۆ تۆمار ناکەن ناتوانانی بێ ئەو ناوانی کەس بگۆڕی بەرحاڵ بەڵێ ئێمە دەبێ دەیگۆڕین و ئەو کاتەی پێشتریش ئێمە ئەنی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان یان لە عێراق ئێستا هاوپەیمانی هیوا دروستکراوە لە عێراق یا لە پەرلەمانی کوردستان ئەگە پێشتر شتێکمان دروست کرد بە لەگەڵ لایەنەکانی کە زۆر جار هەمانجیمان هەبووە و بیرشمان لەو کردو کە شتێکیش دروستکەین ئایا ئەو کاتەی بەناوی کۆمەڵی ئیسلامیەوە دەبوو سەرتاو کە گفتوگومان لەگەڵ ئەو خەڵکەی کە کردووە کە ینی غەیری ئیسلامی ئێمە لەسەر ئەوە بوون کە ناوێت کە تێدا هاوبەش بین هەموو لامان نە ئەوە کە ئەو دەیڵێ نە ئەوە کە من بێڵێم پێوترا هاوپەیمانی هیوا یا پێی دەرکاکەوە هاوپەیمانی دادگەریە هەر بەرە هەبووە بەرەی بزوتنەوە یەکگرتو و بەرەی ئیسلاح بووە ناوی پاشگیری ئیسلامیەوە ئێمە پێشتر ینی ئەومان کردیانی کاک زراد ینی تو بتەوێت لەگە خەڵکێکی کە تەفاهم کەوی لەگە خەڵکێکی کە ڕێککەوی و هاوپەیمانی بکەی بۆ کۆمەڵێک ئامانجی هاوبەش ڕەنگە پێویستکە ئەتوو ناوی دیکە و میکانیزمی دیکە غەیری ئەوەی کە تەنها لای منە بەکاری بێن بۆ گەیشتن بە ئامانجەکە مادام پاشگیری ئیسلامیەکەتان پێوە نەماوە ئەمە ئاسانە بۆی کە سبەینی هاوپەیمانی لەگەڵ حزبی غێرە ئیسلامیەکاندا بکەن یا ئەوەش پێیوەستە بە مەبادی و ئامانجە تایبەتەکانی و پرس و بابەتانەوە کە ئێمە ئەو کاتی کە ناوەکەشمان ناوی ئیسلامیشمان هەبووە پاشگیری ئیسلامیش هەبووە بۆ کۆمەڵ ئەو کاتش ئێمە ئامادەی ئێمان هەبووە کە لەگەڵ بۆ نمونە ئەو لایەنانەی کە لە هەرێمی کوردستان لەگەڵ شیوعی لەگەڵ هاوپەیمانی بکەین هاوپەیمانی بکەین ئێمە گوتومانە ینی حتا لەگەڵ برانی یەکگرتو کە لەو ماوەی ڕابردوو هێندێک گفتوگۆمان کرد بۆ دروستکردنی هاوپەیمانی بە خەڵکی ما وتمە کاکە ئەم هاوپەیمانی کە دروستی دەکەین نە بە ناوی یەکگرتو دەبێت نە بە ناوی کۆمەڵ دەبێت
کۆمەڵی ئیسلامی دەبێت ناوێت کە هەمومان لەسەری ڕێک دەکەین هەڵی دەبژێری یعنی کە ئەو ناوەشمان هەبوو ئێمە بێگومان ئێستا ئەولاتر ینی مەبەستم بۆیە کاتە لە خەڵک بیزان ئێمە پێشتر ئەو قەناعەتمان هەبووە ئەو ناوە بۆ خۆمان بووە بەس کاتێک کە دەی هاوپەیمانی دەکەی و لەگەڵ خەڵکەچکە بۆ پرۆسەیەکی هاوبەش ڕێک دەکەوی بێگومان ناوێکی هاوبەشی دەوێ و بەرنمەیەکی هاوبەشیش دەوێ و هەندێک مەبادیئی دەوێت کە دایدنەی هاوبەشە جیالەوە کە لای من هەیە ڕەنگە هەچیەوە کە لای من هەیە کابرا قبولی نەبێ و حەقی خۆشتی کاکە وەگەر بێ ئەویش بێ بیەوێ هەرچی لای ئەو هەیە من قبولم ئێمەش قبولم نییە کەواتە دەی لە نێوەن دێ لەسەر شتێکی ڕێ دەکەوی کە هەموو لەمە قبولمان دەبێت کە بەرژەوەندێکی هاوبەشە بۆ هەڵبژاردنە یا بۆ هەر هەڵوەستێکی دیکەی پێویستی هاوبەشە لێکێ لە خاڵەکانی بەلاغی کۆتایی کۆنگرە باز لەوە دەکا کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێگەی فراکسیۆنەکانی و لە ئەنجومەنی ئیرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان بەردەوام دەبێت لەسەر داکۆکیکردن لە مافە و داخوازیەکانی ڕەواکانی خەڵکی کوردستان دەنگێکی بوێر دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی دژی زوڵ مستەمێک کە لە هەر شوێنێکا دەکرێت ئەمە پێشتریش هەبووە ئێستا چۆن دەتانەوێت لە دوایەم 4 ساڵەوە سەرکردایەتێکی تازەتان هەیە جارێکی دیکە سوورتر لە جاران دەست پێ بکەنەوە وەڵام پێم وایە بێگومان و باسم کرد ئەو سەرکردایەتی ئێستاوە کۆمەڵ دادێری کوردستان بەو دوای ئەم کۆنگرەی وەکو باسم کرد ینی ئەرچی قورسە دەبێت و ڕوبەڕووی هێندێک قۆناغیکە دەبێتەوە هێندێک بابەتیکە کە پێویست دەکا بێگومان سوورتر بێ لەسەر هەڵوێستەکانی لەسەر بەرنامەکانی و لەسەر ئەوەی کە بتوانێت خزمەتێکی زیاتر بە خەڵک بکە و بتوانێت پرۆژەیەک بە هاوبەشی لەگەڵ لایەنەکانی کە بێنێتەکەوە بۆ ئەم خەڵکو و وڵاتە بەڕاستی لەو وەزعی کە ئێستا پێدا تێدەپەڕێکە باردۆخی زۆر سەخت و خراپە ڕزگاریکە ئێمە لەم ڕۆوە پێشتریش وە لەمە دواش ئیشاڵە دەستی برایەتیمان دەستی تەباییمان هەر درێژ دەبێت بۆ کاری هاوبەش بۆ پرۆژەی هاوبەش بۆ ئەوەی کە ئێمە بە هەموو لامان بتوانین خزمەتێک بەم خەڵک وڵاتەمان بگەین زیالەوەی کە تا ئێستا ئەم دوو حیزبە کە خەڵکیان تووشی ئەم هەموو نەهامەتی و بەدبەختی و کوێرەوەری و دەردی سەرێ کردووە زۆر باش کاستار بۆ خەڵک لە دەرەوەی کۆمەڵ بۆی گرنگ نییە پەیکەری کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆنە هەڵوێستی بۆ گرنگە بەڵام بۆ ناخۆی خۆمان گرنگە بزانێ پەیکەری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم جارە چۆنە ئەوە ئەنجومەنانی کە تەشکیل دەکرێن سەرکردایەتەکەتان هەندێک گەنجی تازەی تێدایە خۆتان چاوەڕوانیەکانتان بۆ ئەو تەشکیلە تازانەی کە دەکرێەوە و پەیکەرە تازەی کە هەیە کە پێم وایە سێ ئەنجومەنە ئیدارە و بەڕێوە بەرجەن بانگواز و پەروەردە وەروەها ئەنجومەنی سیاسی و ڕامیاری ئەمانە هیچ لە سیاسەتی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەگۆڕێ و بابەتێکی تریشەیە کە زۆر پێویستە قسەی لەسەر بکرێت بابەتی پەیوەندیە سیاسیەکانتانە بەڵێ خۆی پەیکەری کۆمەڵی ئیسلامی لەمە دواوای لێ هاتووە ئەوە دیارە کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی کە سەرۆکی دەبێتە سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە ئەوەی کە هەڵبژێرا ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی بوو ئەنجومەنی سەرکردایەتی پێک دێ لە بەرپرسی مەکتەب و دەستگاکان کە 11 مەکتەب و دەستگایە و لەگەڵ 9 کەس کە هەڵدەبژێرن دوایی لە ناو سەرکردایەتی بۆ ئەنجومەنی باڵا ئەمە بێزگە لە 12 بەرپرسی مەڵبەندمان هەیە ئێمە کە لە کۆنفرانسە ناوچەیەکانی خوانی هەڵبژێردراون ئەوانیش پلیان سەرکردایەتی و ئەندامی سەرکردایەتین ئەوە پێی دەوتری سەرکردایەتی ئەنجومەنی باڵا ئەگەزار نەتۆمە دەرەوەی سەرکردایەتی ئەنجومەنی باڵا پێی دەرەسێ ئەنجومەن ئەنجومەنی بانگەواز و پەروەردە کەمە بەڵگەیەکی کێیە کە کۆمەڵی ئیسلامی ئەگەر ئیسلامەتی مسلمانەکەی تۆختر نەکاتەوە کاڵی ناکاتەوە کە پێش بڵێن کۆمەڵی ئیسلامی ئێستا کۆمەڵی دادگەری کوردستان بە شاهدی ئەمە پێشتر ئەنجومەنی بانگەواز بەڕێوەبردنمان هەبووە یەک ئەنجومەن بووە بەدەستا ئەمە کراوە دوو ئەنجومەنی بانگەواز و پەروەردە کراوەتە ئەنجومەنێکی سەربەخۆ واتە گرنگیدانی زیاتر بە بانگەواز و گرنگیدانی زیاتر بە پەروەردە کە هەردووشیان بەڕاستی زۆر پێویستن بۆ ئەم قۆناغ و ئەم خەڵک و زەماوەرم بە تایبەتی کادر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنێکە پێویتر ئەنجومەنی پەیوەندی ڕامیاریەکان کەمە پێشتر هەمان بە بەناوی ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی ئیدارە و بەڕێوەبردن و ڕێخستنمان کەەوە تایبەتە زیاتر بە
بەڕێوەبردننی کاروباری ئۆرگان و دامەزەکانی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی وە بەشەکەی تریکە گرنگە ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامیکە دیارە ئەوە داواکارێکی ئۆرگانەکان و ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی بووە کە تایبەت بە گرنگێکی تایبەت بە ڕێخستن بدرێت بەڵام ڕێخستنێکی کلاسیشینە ڕێخستنێک کە لەگەڵ ئەم سەردەمە بگونجیانی وا ڕێک بخرێ ئەمەش دیارە دەمێتەوە سەر لای حەو دەمێتەوە سەر ئەو کارانی دوای دەکرێت لە دەرەوەی سەرکردایەتی ئێمە ئەنجومەنێکی دامەزرێنەرمان هەیە ئەنجومەنی دامەزرێنەران کە ئەوانە پێک هاتوون لەو سەرکردایەتیانەی لە ڕابردوودا هەبوون لە کۆمەڵی ئیسلامی ئەم ئەنجومەنی دامەزرێنەران لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی ئەوانە ئەنجومەنێکی گشتیان لێ پێک دێ ئەم ئەنجومەنە گشتیە دوو مانگ جارێک یا زووتر یا درەنگتر یعنی دوو مانگ جارێک یا سێ مانگ یا مانگی جارێک کۆ دەبنەوە بۆچی بە تایبەتی بۆ پرسە هەستیار و چارن و سازەکانی کە پەیوەندیدارە بە کۆمەڵی ئیسلامیەوە یعنی ئەم ئەنجومەنی گشتیە دەسەڵاتی ئەوەی هەیە کە گفتوگۆی لەسەر بکە و بڕیاریش بدا ئەمە ئەنی پەیکەری دەتوان بڵێم سەرەوەی دیارەوەی کەژە مەڵبەندەکان و دواتر دێتە خوارێ و لەگەڵ مەکتەب و دەستگاکان کە ئێمە هەمانە ئەم سەرکردایەتی کە باست کرد من پێم وایە وەکو باسم کرد بەڕاستی ئەرچیان قورسە و من وێ ڕاوی کە حەقیقەتەن پیرۆزبیانی دەکەین و لەخوای گەورە داواکارین کە سەرکەوتوو بن ئینشاڵڵا لە کارەکانی خۆیان و ئەوەی کە ئەرکی سەرشانیانە بە پێی بەتایبەتی پێڕەوینی خۆی کۆمەڵی داگەری کوردستان و پێی ئەوەکانی دەکەوتە سەریان لەم قۆناغ و هەلومەرزەی ئایندەماندا بتوانن بە چاشی بەڕێکپێشی جێبەجێ بکەن پەیوەندی سیاسیەکانتان چۆن دەتانەوێت جارێکی دیکە پێداچینەوە بە پەیوەندی سیاسیەکانتان بکەنەوە چونکە لە 5 ساڵی ڕابردوو هەرازون شێوی زۆرتان بینی و دڵنیام لە ئەم لەگەڵ لایەنە سیاسیەکان هەندێکیان لە هەرێمی کوردستان و بە جۆرەکان ڕەنگە دامەزراوەیەکی تایبەت بە پەیوەندی سیاسیەکانتان نەبوو بێت یا زۆر تەفعیل نەبوو بێت لەگەڵ دەرەوەیە ئێمە لە ڕابردووش خوازیاریەوە بین کە پەیوەندی یا باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ حیزبلانەکانی کوردستان و عێراقیش و لەم ڕۆ ئێمە هەوڵیشمان داوە و زۆر جار کە هاتووە سەروی پرۆژەمان پێشکەش کردووە ئێستا کە ئێمە کۆنگرەمان گرتووە دوای هەر کۆنگرێک یانی دوای هەر قۆناغێکی نوێ لە ژیانی هەر حیزب ڕێکخراوێک بە پەیوەندیەکانی خۆیان دادەستنەوە بێگومان ینی بۆ منەت و لایەن هەیە ئێمە پەیوەندیمان لەگەڵان سارد و سڕ بووە بەڵام ئێستا بە گەرمی پیرۆزبایی کردووە بە گەرمی هاتوۆتە پێش و بە نامەی فەرمی بێ یا بە پەیوەندی تەلەفۆنی بێ یا بە ڕاگەیاندنەکانی خۆی بێ پیرۆزبایی کردو خۆشحاڵی خۆی دەربڕیوە بە سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بێگومان پێویست دەکات لەسەر توش ئەتوش ینی مراجعەتی پەیوەندیەکانی خۆت بکەی پێم وایە زۆر ئاساییە دوای ئەم قۆناغە کۆمەڵی ئیسلامی چاو بە پەیوەندیەکانی خۆشی دابژێڕێتەوە ئێمە هەمیشە بۆ زانیاری بەڕێستان بۆ هەموو لایەک هەمیشە پێمان باش بووە باشترین پەیوەندیمان لەگەڵ حیزبەکان هەبێت ینی زۆر جار ڕوومان کردووە جار ئەگەر لەگەڵ لایەنێک بە تایبەتی و دوولایەنی دەسەڵاتدار ئەگەر سادی دروست بوو بێ ئەگەر تێکجیران دروست بوو بێ بەنی پێم وایە بەرامبەر پەیوەندی سیاسیەکانی ئەم دوو حیزبانەی تێک داوە ڕەنگەوەش بەدڵێوانتان نەکرد بێ ئێمە بەدڵی ئەوان ناکەین ئێمە دەزانین چۆنە ئێمە با پەیوەندی باشمان هەبێ لەگەڵ ئەوان بەس ئێمە چیمان کردووە کاک زەلالی ئێمە لایەنێکی ئۆپۆزیسیۆنین ئێمە ڕەخنە لە ئەدای حکومەت دەگرین ڕەخنە لە وەزارەتێکیان دەگرین لە وەزیرێکیان دەگرین لە سیاسەتی ینی حکومەت دەگرین لە حکومڕانی دەگرین کە ینی 30 ساڵە چۆن حکومڕانی ئەم وڵاتیان کردو ئەم حیزبە کاکە حزب بۆ دێتە سەرخەت ینی بۆ دێ ئەو مشەوەش دەبێ و بەیان دەردەکا و هجوم دەکا و پیجی فەیک دروست دەکا و هەرچی بوختان درۆ هەیە بە سەرکردە و بە کەوادیری و بە خەڵکی ئێمە دەڕێ بۆچی ینی ئێمە ڕخنم لە حکومەت گرتووە ڕخنە لە پەرلەمان دەگرم ڕخنە لە سەرۆکاتی پەرلەمان دەگرین کاک دەڵێن ئەدای لاوازە دەڵێن کاکە ینی ناتوانیوە سەرپەرشتی باشی پەرلەمان بکەنەوە ببنە فعلا دامەزراوەیەکی چاودێر بەسەر حکومەتەوە ئەو حزب بۆ دێتە سەرخەت ینی ئێمە پێم باشە بۆ نمونە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان پەیوەندیی باشمان هەبێ لەگەڵ نیژمانی کوردستان پەیوەندیی باشمان هەبێ بەس بە ئەوان
نەمشۆش بن نەخوا ناحەتن کاتێک بەڕخنێک لە حکومەت دەگرین کاکە من ئۆپۆزیسیۆنم ئۆپۆزیسیۆنی پارتی نیم ئۆپۆزیسیۆنی یەکێتیش نیم ئۆپۆزیسیۆنی ئەو کابینی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانی ئۆپۆزیسیۆنیشی پەرلەمانی ناو پەرلەمانی کوردستان ینی مافی خۆمە کە ئەرچی ئۆپۆزیسیۆن بوون جێبەجێکەم یعنی بە پێی پرەنسیپەکان بێ بە پێی یاساکان بێ بە پێی عورفی وڵاتان دنیای ئەمڕۆ بێ کاکە ینی پێی ناخۆشە مەسن ینی بەڕاستی لای من نییە پەیوەندیەکە ساڵەیەوە سازش لەم بابەتە دەکەن کە ڕخنەکە نەگرن بۆی پەیوەندیەکە تێک نەچێت ئەوە باش بزانرێ ئێمە ئەگەر لە هەڵوێستەکانمان وەک لایەنێکی ئۆپۆزیسیۆن و داکۆچی کار لە مافەکانی خەڵکو و بەگشتداچنەوەی گەندەڵی و نائەدالەتی و ستەمکاری و قۆڕخکاری ئێمە ئەگەر لێی زیاد نەکەین ئێمە کەمی ناکەین بەس ئێمە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دروستکەی لێدا و تەلەفۆنیان کردو سکرتەری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئایا ئەمیش پێشوازی ناکەم سوپاسی ناکەم و حەزیش ناکەم پەیوەندیی باشمان لەگەڵان دروست بێتەوە لەگەڵ ئەوان یا لەگەڵ نیشتمانی کوردستان کە هاوسەرۆشیان مەسەڵەن بروسکیان کردووە مەسەڵەن تەلەفۆنیان کردووە ئێمە ئەوە شتێکی جیایە بەڕاستی بەڵام دەکرێت مەسەڵەن بۆ شتی هاوبەش ئەم واقعیسە کە خەڵک پێدا تێدەپەڕێک و بێمەوە سەریانی کە واقعێکی زۆر تاڵە و خەڵک بە ژیانێکی زۆر سەختدا تێدەپەڕێ ئێمە دەکرێت چی بزانین بە هاوبەشی بە هەموو لای پێمان بکرێت لەم وەزعەدا لەم قۆناغەماندا ئەم خەڵکی ڕزگارکەین ئەم واقع ڕزگارکەین بە ئێمە بکرێت ئێمە حازری یعنی جاشکرد باسمان کردو ئێمە ئۆپۆزیسیۆنین بەس ئەو کاتێک کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان ڕەنگە ئاگادار بن کە ئەو کاتی سەرۆکی حکوومەت هات بۆ پەرلەمانی کوردستان ئێمە گوتمان ئۆپۆزیسیۆنین بەڵام فەرمونون ئەم پێنج شەش کێشتان هەیەوە حکوومەت دەیتوانێت ئەمە بکە ئەمە بکە ئەمە بکە ئێمە پێشنیار پرۆژەمان هەیە بۆ ئەمانە پێتان خۆشە بڵێن فەرمونون پێشنیارتان چێ پرۆژەتان چێ بۆ نمونە کە من دەڵێم ناتوانانی لە مانگدا موسەر لە کاتی خۆیدا و بەتەواوی بیدەی پێشنیارمان هەیە بۆ کە چۆن دەتوانی بیدەی کاتێک بڵێ کاکە پێشنیاری چێ پرۆژێتم کاکە پرۆژەمە بەس خەڵکێک وانەڵێ من ناسارم هاتمە سەر قۆناغێکی کە مەبەستمە ئۆپۆزیسیۆنیشم ها گوتم کاکە ئۆپۆزیسیۆن بە هەموو خەڵک بیزانێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوکار دەبین ئێمە ئامادەین هاوکاریان بکەین بە پرۆژە بە پێشنیار بۆی ئەم کێشە حەڵکەین ئەم گەندەڵی لابین ئەم قەزیێت چاکەین خۆ گەندەڵی کاکە حەز دەکەم بێن دانیشم بزانم ئێمە کە دەڵێن موسەتان پێ نادرێت لە مانگێکدا لە کاتی خۆیدا چۆن دەتوانێت ئەو موسە بدەن ینی حەلی چییە پێ دەڵم کاکە ژێن وەرە بزانم داخۆ ئەم گەندەڵیانە وەرە مەهێڵە ئەم دزی تاڵانەیە کە ئێستا دەکرد لەم هەرێمی کوردستانە لە هەموو سێکتەرەکانی لە هەموو کونوکەلەبەرەکانی مەهێڵە ئەگەر نەتوانی موسە بدەی لە کاتی خۆیدا وەکو خۆشی و بودجێ تەشغیلیش ینی بە بڕێک پاشەکەوتنەکەی ئێمە ئەو کاتی بڵێن کاکە ئێوە پرۆژتان پێێنە و پێشنیارتان نەبوو ومە تەحەداشمان کردن مەبەستم ئەوەیە ئین لە کار دەکەم ئۆپۆزیسیۆنیشین بەڵام ئێمە بۆ باشکردن و چاکردنی ئەم بارودۆخە هیچ کاتێک کاکزەلال ئێمە پاشەکشەمان نەکردو بۆ حەزمان نەکردو ئەم وەزعە بڕوخێ و بەسەر ئەو لایەنەکە دەسەڵاتن بڕوخێ و بڵێن کاکە ئۆخەی وەڵا بەسەریان داڕوخە وەڵا ئێمە پێمان خۆشە ئەم وەزعە چاک بێ نەک بڕوخێ زۆر باش کاوستار دەرفەتمان نەماوە من دەمەوێت بزانم بە کورتی پەیامێک بدێتە بینەران بەبێ جیاوازی لەوەی کە بینەر کۆمەڵی دادگەری بە یاخود خێرە لایەنگر و ئەندامی کۆمەڵ بێت لەوەی کە کۆنگرێ چوارەم چی دێنێتە ئاراوە دەستکەوتی کۆنگرێ چوارەم بەگشتی چییە بە تایبەتی خەڵک پێویستە ڕەنگە هێشتا جارێک تیشتیشکە بخەیتەوە سەر ناوی دادگەری ئیسلامی یا کۆمەڵی دادگەری کوردستان بەڵێ وڵاهی ئێمە ئومێد دەکەم کە بەنمونێک لەبارە خۆم گەشتبینم و ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا ئەو بڕیارانێک کە دامان لە کۆنگرا ئەو ڕاستپاردانێک کە لێ پەیدا بووە بۆ گۆڕانکاریانێک کە کردومانە ئومێد دەکەم ینی بە ئاراستەی زۆر باش بڕوە و ئەنجامی زۆر باش بەدەستەوە بێنێ و ئێمە هەوە کە کردوشمانە هەموو لا دڵنیا دەکەمەوە ینی بە کادر و ئەندامەکانی خۆمان و بە خەڵکی هەرێمی کوردستانیش کە ئەوەی ئێمە کردمانە بڕوا بکە بۆ قازانج و بۆ بەرژەوەندی خەڵک و واقعی هەرێمی کوردستانمانە دەنێ ئێستا کۆمەڵی ئیسلامی ئەگەر واژ ڕۆیش بایە ینی ئێمە چێشمانە بخۆ ئێستا ئەمڕۆ کۆنگرەمان کرد ئەگەر ساڵێکی بەمان کردوایە خۆ هەر وەزەکە ئاوا دەڕۆیوانە یعنی ئێمە کێشەیەکمان نییە وەکو خۆمان بۆ شخصی خۆمان ئەوەی کەمە دەیکەین وا بیرمان کردوێتەوە یعنی بە قەناعەتی ئەوانەمان کە بڵێن
بڕیارمان داوە کە بەم شێوێ بێ ناوەکەی بەم شێوێ بێ مەسەلەن ناوی ئەمیر بەم شێوەی بێ و سەرکردایەتی ئۆرگانەکانی ئێمە بە قەناعەت بکەن هەموو لە ئێمە پێمان وایە ئاوا قازانج بۆ هەرێمی کوردستان ئاوا قازانج بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاوا قازانج بۆ ئەم واقعە هەم حەزەکەم بیزانیم یەک لە بارەخۆم دێڕێم واللهی بەر لەوەی کە من بیر لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامیشکم بیر لەم خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دەکەینەوە کە کاکە چی بۆ ئەمە هەرێمی کوردستان و چی بۆ ئەم خەڵکی قازانجە پێمانەوە بۆ ئەمە قازانجە خۆت تەماشا دەکەین واقع ئەوانە تەماشا دەکەین بزانین داخوا ئەنجامەکانی چی بکەم پێم وایە ئینشاءالله خێر دەبێ ئەم پێم وایە ئینشاءالله سوود و قازانجی بۆ هەموو لایەک دەبێ و خۆ دەرگاشدا نەخراوە دنیاش خراب نەبووە کۆنفرانسێتیرمان لە پێش ئێستا بوونمونە ینی هێندێک شتێ بە هێندێک خاڵی پێڕەوی هەیە ینی خاڵی ناو پێڕۆ مەقسەدم ئەمڕۆ دەسەڵات درایە کە ئەنجومەنی گشتی ئەوە کە باسم کرد بە دوو لە سەر سێ دەتوانی بیگۆڕێ و هێندێک خاڵ هەیە لە پێڕەودا کۆنفرانس دەتوانی بیگۆڕێ ینی من بۆیە دەڵێم با کادیر و ئەندامان و هاوڵاتیانش کە دڵیان بێ ئێمە خۆشە هیچ خۆیان ناڕەحەت نەکەن با سەبر بگرن چاوەڕێ بکەن ینی ئەگەر ئێمە بزانین هەر برارێکمان دابێ بڕواک بزانین برارێکمان دابێ زەرەری ئەم خەڵکو و جەماوەر و ئەم واقع ئێمە کە پێدا دێتە پەڕین هەیە ئێمە زۆر بەلامان و ئاسانە زۆر پێمان تەبیعیە کە بینی پاشگەز بینەوە زۆر ئاساییە زۆر باش کاوسەر زۆر سپاس دەکەین بۆی کە میوانی گفتوگۆی ئەم شەومان بوویت وەڵامیش سپاس بۆ ئێوەش و ئینشاءالله خوای گەورە چی چاکە چی بەرژەوەندە چی خێر و قازانجە بۆ ئەم خەڵک وڵاتەمە ئینشاءالله ئەوە بکەین و من یەک شتیش بڵێم وەڵایی ئاماژەت پێکرد سەرەتا ئەگەر نازانم فەرموو زۆر بەخێر باسی دەنجی یەکەم شتت کار جەلال من پێم وایە من هیچ وەڵا سوپاسی ئەو خەڵکو و ئەو ئەندامانی کۆنگرە دەکەم کە متمانیان بە من بەخشیوم پێشم وایە ئەمە لە چاکەی خۆیان بووە چۆن لە چاکەی خۆیان بووە ئەوەی کە من خۆم دەناسم ڕەنگە ئەو ڕەنگە وای نەناسی بێ وای نەزانی بێ بۆیە دەڵم لە چاکەی خۆیەتی ینی ئەو چاکتر بووە پاشان یەک حەقە دەخەمەڕەوە تەمان مزامەرە ناکەم و تەوازوعیش نییە و شکاندنی نەفسیش نییە ئەویش ئەوەیە دەنجی زۆر و کەم پێوە نییە بۆ باشی و بۆ خراپی ئەمنێ لەبارە خۆم یعنی وەکو باسم بخوا تەواضع نانوێنم خوا عالیم و خەبیرە ئەوانەی لەو هۆڵی کۆنگرێ بوون ئەم پێم لە خۆم باشترن یعنی چونکە خۆم دەناسم ڕەنگە ئەووا من نەناسێ بۆیە پێوە نییە ئاگادار بن ینی بەوەی کەم خۆم دەناسم و ئەو نامناسی ئەم دەزانم ینی ئەو باشترن بۆیە بەڵام ئەوە بڵێنسی کۆنگرێ و خەڵکێکەوە هاتو دەنجدا بۆیە چ ئەوەی کە دەنجی زۆری هێنابێت چ ئەوەی کە کەمی هێنابێت نە ئەوە پێوەرە بۆ چاچی نە ئەوەش پێوەرە خوانەخواستە بۆ خراپی یا ئەوەی مەسەن کە کاندید بۆ دەنجی پێویستی نەهێناوە ئێمە پێم ئەم بەلای منەوە کە گرنگ بێ سەرکەوتنی کۆنگرەیە بەلای منەوە کە گرنگ بێ ئامانجی شەرعی و ئامانجی چاک و باش کە لە قازانجی کۆمەڵی ئیسلامی و ئەم خەڵکو جەماوەرمان بێتە دیدەن ئەوی کە بەڕاستی ئەوە هەم لەبیر دەکرێت هەم بەڕاستی ئامانجیش نییە جا لەناو دابشکردنی ئەرکەکانی شاپێمانی ئەوە پێوە بێسبێنێ لە ناو ئەنجومەنە گشتیەکەدا هیچ پێوە نییە زۆر باش نەبوو چاشی خراپی نەبوو کار پێسپاردنیش زۆر سپاس دەکەم سلامەتیوارە لەوەی کە میوانی بەرنامەی گفتوگۆ بوویت زۆر سپاس بە ئێوەش بەڵازدان و خۆشەویستان بەرنامەی گفتوگۆ شازە کۆتایی پێات کە قسەکردن بوو لەسەر کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی یاخود دادگەری کێسە کوردستانە و ئەوەی کە باس و خواسی لەسەر کرا ئەنجامەکانی کۆنگرەی چوارەم بوون بە هیوایەوەی کە ئێوە شەوێکی خۆش بەڕێ بکەن زۆر سپاس بۆی کە تام ساتش بینەرمان بوون.